دکتۆرە چۆمان چۆن ئێستا بینیە ینی بەراورد بەم تەتەوراتانی باسم کرد کە گۆڕان ینی لە مانۆڕی سیاسیانی یەکێتی بێدەنگە پارتیش چقیوە لە شوێنێکە هەنگاوێکی نار هەنگاوی دۆمینەناوە بە بڕوای من لە ڕاستیە یەکێتی دەتوانێت ڕۆڵێکی زۆر گەورە ببینێ من وای دەبینم کە تۆپەکە ئێستا لە پێی یەکێتیدایە بۆچی چونکە جاری ئێمە یەکەم با بڵێن کە ئەو گوتارە سیاسی کە پارتی دەیبەخشی بە ئێمە بەتاڵ بۆتەوە خەونیەوەی کە کوردستانێکی لە وێنەی دووبەی پڕ لە خۆشگوزەرانی دروست ببێ بینیمان نەکرد دروست نەبوو هەژارێکی زۆر ڕووی کردوتە ئەم خەڵکە و گەڕاینەوە سەردەمینەوەتەکان خەونیەوەی کە دەوڵەتێکی کوردی دروست ببێن نەکرد دروست نەبوو بەڵکو ئێستا بەکە لە ڕقی پارتی لە ڕاستیە سەرۆکی پەرلەمان کە سەرۆکی شەرعیترین دەستگای کوردستانە لە ئێستادا ڕێگەی پێ نادرێ بچێتەوە بۆ ئۆفیسەکەی خۆی سەرکردایەتی حیزب بڕیارەدا کە ناتوانێت کەواتە نەک دەوڵەت دروست نەکرا بەڵکو ئەو کیانە پچکۆلی کە هەشمانە خەریکە شاقەکرێت بۆچی ئێستا تۆپەکە لە پێی یەکێتیایە بە بڕوای من یەکێتی وەکو حیزبێکی مۆدەرن کە لە سەردەمی تێکشکانی شۆڕشەی لولا دروست بوو هەمیشە خۆی بە حیزبێکی سۆسیال دیموکراتی نوێنەری خەڵکی چەساوە و خەڵکی هەژار زانیوە و ڕۆڵێکی گرنگیشی هەبوو لە مەرحلەیەکی مێژووی ئێمەدا لە ئێستاە دووبارە دەرفەتێک ڕەخساوەتەوە لە پاش پردبوون و لاوازبوونی یەکێتی و پارچە پارچەبوونی و ململانەی زۆری لەگەڵ گۆڕاندا دەرفەتێکی مێژووی بۆ ڕەخساوەتەوە کە ئێستا ئێمە لە قۆناغێکی سیاسی زۆر ئاڵۆزەوە بجۆزێتەوە بە قۆناغێکی باشتر و مستەقلتر چۆن ئەگەر کێشەکە ئەوە بێ کە ئێمە وابزانین ئەم کێشەیە لە نێوان پارتی و گۆڕانەیە زۆر لە هەڵەداین ئەو شەڕ و ململانەیە کە ئێستا لە ئارادایە شەڕێکە لەسەر سیستەمێکی سیاسی حیزبێک هەیە هاتووە شەرعیترین دەستگای کوردستان کە بە نوێنەرایەتی خەڵکو بە دەنجی خەڵک دروست بووە سەرۆکەکەی لە کار دەرەکایە خودت ڕێگەی پێ نایە بچێتەوە سەرکار یەکێتی لەوانەیە بتوانێت یەکێتی ئێستا کە بێدەنگە دەتوانێت بارەکە بەلایەکە بخە بەڵام ئایا دوو دڵیەکانی یەکێتی چین لە ئێستا بۆچی بێدەنگە بۆچی وەکو خۆت باس کرد ئەو لایەنانەی کە دەڵێن ئێمە ئەمێ نابێ قوبوڵ بکەین ئەم ناشەرعیە ئەم عەدالەتی کە کراو نابێ قوبوڵی بکەین سزادرێن کۆمەڵی خاڵ هەبێ لەوانەیە لە ئێستا یەکەمیان بەرژەوەندی ئابووری و سیاسی مشترەکە لەگەڵ پارتی ئێمازانین پارتی وێکێتی هەم دەسەڵاتی ئابووری و داهات و هینی نەوت و هینی گومرگ و هەرمە دەسەڵاتی سیاسیان بەش کردووە لەوانەیە پێیان وا بێگە ڕوبەڕووی پارتی بوەستنەوە لەم پرۆسەیەدا دەسەڵاتیان کەمە بێ لە داهاتوە دیسانەوە ئەکەونەوە بەرەی لاواسترە بن لە پێشوو بەڵام ئەمە کورتبینێکی زۆری تایە چونکە ئەگەر ئێمە بینیمان کە پارتی لە لە سی حوزەیرانی 2013 بەبێ شەرت و مەرج سەرۆکاتی بارزانی درێژ کردەوە و بارزانی نەکردبەوە ڕازیانی سوپاسی نەکردن بەڵکو کردی بە منەتێکی ژووتی من خۆم نەمەز بمەوە بە سەرۆک جگەر لەوەش یەکێتی زەربەیەکی زۆری خوارچکە بەشێکی زۆری جمهورەکەی خۆی لەم ناوچەیە لە دەستدا بۆ ئەوەی جمهوری خۆی لە دەستنەدا هەڵەیەکی سیاسی جارێکی تر نەکە دەبێت یەکێتی ئەمە قوبوڵ مەکە دووهەم شت کە لەوانەیە جێگەی دوودڵی بێ لای یەکێتی لەوانەیەوە بێکە مثلەن بەرژەوەندی ئابووری پارتی یەکێتی بە جۆرێک تێک ئاڵۆسکاوە عەقدی نەوت و عەقدی بازرگانی بە شێوەیەکە کە لەوانەیە لەوە بترسن پارتی هەڕەشەیەوەیان لێ بکە مەلەفەکانیان هەڵبدرێتەوە لەسەر گەندەڵی و لەسەر بەشداریان لە کۆمەڵێ عەقدی نایاساییە بەڵام هەر وەک چۆن ئیتیهاماتی زۆری یەکێتی دەکرێت لەسەر گەندەڵی هەر بە هەمان شێوە و زیاتریش ئیتیهاماتی پارتی ئەکرێت بە گەندەڵی و عەقدی نایاسایی کەواتە دیارە یەکێتی بیری چووە کە ئەگەر هەڕەشەی لێ بکرێت ئەویش دەتوانێت هەڕەشە بکاتەوەش لە مۆقعەتی قوتایە سێهم خاڵ بە بڕوای من کورتبینێکی زۆرە کەسانێکن لە ناو یەکێتیە پیان وایە ئەمە دەرفەتێکەوە بۆیان ڕەخساوە و دەسەڵاتی کە گۆڕان کە بە بلملانەی سەرێکی خۆیان حریفی سەرێکی خۆیان یازان دەسەڵاتی لە دەستداوە هەنێ وەزارەت و پۆستی لە سەنراوەتەوە ئەتوانن ئەمان پڕیکەنەوە بە بڕوای من چاوەڕوانی میلەت بەگشتی بەی شێوەیەک ئامادەنین پڕیکەمەوە ڕایگان موقف ڕاستە فەرمی ئەڵێ ئەوانە پڕ ناکەینەوە بەڵام ئەتوانن وەزارەتی تر وەرگرن خۆ تۆ بێگومان ئەو وەزارەتانە کە دابەشەکرێتەوە زۆر شتەکان ڕی شەفڵ دەکرێت ینی کارتەکان دابەش